دانیشتوانی گوندی مەسۆیی سەر بە ئەناحی سێوسێنان گلەیی لە نەبوونی خزمەتگوزاری لە گوندەکەیان دەکەن و دەڵێن بەهۆی نەبوونی بیرێکەوە بەدەستکەم ئاوێوە دەناڵێنن. گرنگترین کیسە مۆزوعی ئاوە. ئێمە چەند ساڵە ئەم گوندە ئەناڵێنێت بەوەیەکەوە پرۆژەیەکی ئاوی بۆ دابین بکرێ. ئیتر هاتوون بەڵام هیچ نەکراوە. لە ئەخیر کاتە شوێنێکیان دەستنیشان کردووە لە ئەخیر سنووری خۆمان نقطەی سنووری خۆمان لەوێ، بەڵام ئەوە ئەکێکە لەوانەی کە ئێمە یعنی ئازارمانەدا لەکوێ هیچ گوندەکان نەبووە. مەسەڵەن تۆ پرۆژەیەکی ئاو وێژی وەڵا بەمەرجێ بۆتەکەم ئەبێ شوێنێکی تریش هاوبەشت بێ. ئاوەدانیان وتووە. ئەمەش دێکەی ئێمە بینی وشک و برنگ و هەر بۆ خۆی کاکە هاوارەکە بە زمانی حاڵ کە ئەمە ئاوە هەیە. اینجا قەزەی ڕێگاوبان ئەم ناوگوند ئێمە ئەو مزگەوتەکەمانە یعنی شوێنێکی سەرەکیە و هەم هەندێک جار پرسە و ئەمانەی لێ لەدانیشین بۆ جمعانە کەوا خەرباڵەخەیەکی زۆر لە خەڵکێک بۆ ئەم سیاحەتی ئەم مەنتیقەی خەراخە دێت. یعنی کاکە هەر باشتێکی زۆر کەم هەندێک ئاوڕۆی بۆ هین کردەوە تۆزێت تێکڵەیەک شتێکی تێ بکرێ و ئاڵاوەکو خزمەتگوزاری خۆتانی بینن سێ و کۆڵان و هیچ خزمەتگوزاری بەم دییان نەکرا بەس کارەبانەوێت بەس کارەبات و کارەباکەش بە تەنیا بۆی دێمە ناتووە بۆ هەموو دیەکان ڕۆشتەوە بڵاوی کردو بەنە هەموو دیەکاندا. وەڵامە ئاومان نییە دوو بیرمان هەیە وشکی کردووە ئەم تەرکەنم سندە و ئینیمرە سیارەتم لە عەلیەوە ئەوتێرم لە مەعزیکە عارب گێتە ئەم مانگی شەش و مانگی ئاخری هەشتا ئەو بیران دوو بیرمان هەیە بکە وشکەکە. لە بەرامبەردا بەڕێوەبەری ناحیەی سێوسێنان دەڵێت زۆرینەی خزمەتگوزاریە پێویستەکانیان گەیاندۆتە گوندەکە و ئەگەر هاوڵاتیانی مەسۆیش خۆیان لەسەر شوێنی بیرەکە ڕێک بکەون ئەوان ئامادەن پرۆژەی بیرەکە جێبەجێ بکەن. خۆی بە ئام سێوسێنان لەسەر پلێتی فارسە ئاوی نییە. سنووری ناحیەی سێوسێنانەی بە زۆربەی دیەکەن تەنانەت ناو ناحیەکەشە لە ڕێگای تەنکەرینەوە ئاویان بۆ داوی نەکرێت، بەڵام مەسۆیی باشترە و پرۆژێکی ئاویان بۆ دەرچوو پێش قەیرانی دارایی قەرار بوو جێبەجێکرێ، بەڵام بەر چەند هۆکارێک لەوانە کێشەی مڵک بوو کێشەی دووریش ناوچەکە بوو و قەیرانی دارایی ژاد بەسەریان بۆ شێوەیە وە خزمەتگوزاریشیان بۆ چووە قەیریان بۆ چوو مەکتەبیان هەیە کارەبایان هەیە. گوندی مەسۆیی یەکێکە لە گوندە دێرینەکانی ناوچەکە و خاوەنی زیاتر لە 42 هاوڵاتیان فالکراوە و زۆرینەی دانیشتوانی گوندەکە کەسێکی نزیکیان لە کاتی شۆڕشی کوردی دژ بە ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق شەهید بووە. هەروەها چەندین مەفرەزەی سەرەتایی سەردەمی شۆڕش لەسەر دەستی پێشمەرگەکانی ئەوان دروست کراوە، بەڵام وەک خۆیان باسی دەکەن بەراورد بەو خەبات و قوربانیدانی کە داویانە خزمەتی پێویستیان نەکراوە و لایەن لێ نەکراوەتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام گوندی مەسۆیی سەر بە ناحیەی سێوسێنان.